هێزە کوردیەکان لە بەغداد لە بری بەرگری لە مافەکانی کورد خۆیان و کوردیشیان کردووەتە جێیتوانج و تەنزی پەرلەمانتەران و هێزە سیاسیەکان. پاش 20 ساڵی تەواو لە ئازادکردنی عراق و بنیادنانی عراقێکی نوێ لەسەر دەستی کورد، ئەمڕۆ کورد لاوازترین کاراکتەر و بەهێزترین پێکهاتەی عراقە، عێراقێک کە بەبێ قسە و کردداری کورد نە دروست دەبووە نەدەیتوانی لەسەر پێی خۆی بوەستێت. ئێستا و دوای 20 ساڵی تەواو پارتی و یەکێتی و هێزەکانی ئۆپۆزیسیۆن هەموو لە ململانەی توند و ملشکاندنی یەکتردان و شەڕی ژوورە تاریکەکانیان بردووەتە نێو هۆڵی پەرلەمان و لەوێ ڕوبەڕووی یەکوەستاونەتەوە بۆ شکستی پرۆژەکانی یەکتر چۆپڵە لێدەن و دڵی نەیاران خۆش دەکەن. پارتی وێکێتی ئەگەرچی لە 20 ساڵی ڕابردوودا هەندێک جار بەرژەوەندەکانیان وای لێکردوون پێکەوە و وەک یەک تیم بچنە بەغدا و داوای مافەکانی کورد و بەرژەوەندەکانی خۆیان بکەن، بەڵام زۆر جاریش بۆ بەدەستێنانی پۆستە باڵەکان و وەرگرتنی ئەمتیازاتی پایتەخت هیچ سڵیان لە یەکتر شکاندن و ململانەی توند نەکردوێتەوە. باشترین نمونەش ململانیەکانی وەرگرتنی پۆستی سەرۆککۆمار و وەزیرەکان و سەرۆکی لیژنەکانی پەرلەمانە. جیاواز لە هەموو جارەکان ئەم جارە ململانەی هێزە کوردیەکان بە هێزەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە لە شەڕی بەدەستێنانی پۆست و ئیمتیازەوە گوازرایەوە بۆ شەڕی پێشکەشکردن و پێداگریکردن لەسەر هەندێک پرۆژە کە دەکرا بە شێوەیەکی تر لە کوردستان ڕێکەوتنی لەبارەوە بکرێت و بە یەک پاکێج و پێکەوە لە بەغدا پێشکەشی بکەن کە وایان نەکرد و ناکۆکیەکانی خۆیان بۆ یار و نەیار ئاشکرا کرد و خۆیان کردە بنێشتە خۆشەی سەرزاری هەمووان. لە پاڵ ئەوەشدا بەو ناکۆکیەیان گەورەترین زیانیان بە بەرژەوەندی و پشکی نەتەوەی کورد و هەرێمی کوردستان گەیان کە هەرخۆیان بە مەترسی جدی بۆ سەر هەرێمی کوردستان ناوی دەبن. ئێستا دۆخەکە بە جۆرێکە کە پەرلەمانتار و سیاسی و هاوڵاتی عراق بەتەنزەوە باز لە ناکۆکی و کێشە ناوخۆیەکانی هێزەکانی هەرێم دەکەن و وەک عیبەیەکی گەورە بۆیان پێناسەی دەکەن. تویتەر و پەڕەکانی فەیسبوک و شاشەکانی میدیا بوونەتە مەیدانی گاڵتەکردن و تەنزدان لە ناکۆکیەکانی هێزە کوردیەکان لەلایەن پەرلەمانتاران و چاودێران و هاوڵاتیانی بەشەکانی تری عراقەوە. ئەوان سڵەوە ناکەنەوە کە بە توندی گاڵتە بەو جۆرە مامەڵەیەکی هێزە کوردیەکان بەتایبەت پارتی وێکێتی بکەن و بەو پەڕی ناکۆکی و ململانەی نابەجێ ناوی دەبن و کوردوتەنی بسکەی سمێڵیان دێت کە دەبینن کورد حاڵی گەیشتووەتە ئەوەی لە پرۆژە یاسای بودجەدا دژی یەکتر پرۆژە پێشکەش بکات. بعد تسجيل الهدف 13 و14 من قبل سباع الصالات، الإشكال اللي صار بين جماهير اتحاد يونايتد وديمقراطي يونايتد وللأسف يعني حاولنا نصفيهم بعدين صفيناهم الحمد لله وشكر. ئەگەرچی هەمووان باز لەوە دەکەن پرۆژەکانیان بۆ بەرژەوەندی نەتەوە و هەرێمی کوردستانە و هیچ مەرامێکی سیاسی و حیزبی لە پشت پرۆژەکانیانەوە نییە، بەڵام سەرنجام و ئەنجامی ناکۆکیەکان بە جۆرێک کەوتەوە کە کورد جگە لە زیان و بەفیڕۆدانی ڕەنجی ساڵانێکی خەبات و تێکۆشان هیچی تری بۆ نەمایەوە. وێڕای ئەوەش ئێستا کورد و هێزە کوردیەکان بوونەتە گاڵتەجاڕی دەست و دەمی پەرلەمانتارانی شیع و سونە. ئەو دوو پێکاتەی کورد لە ڕابردوودا زۆر کات بۆتە نێوانگیر و ڕێخەری پەیوەندیەکانیان و لە کاتە هەستیارەکاندا دەستی گرتوون بۆ دەربازبوون لە قەیرانەکان، بەڵام ئێستا هاوکێشەکان پێچەوانە بوونەتەوە و پەرلەمانتارە گەنجەکانی ئەوان بانگەشەی ئەوە دەکەن ئەوان کێشەکانی نێوان کورد چارەسەر دەکەن.